هر دو اپراسیونا گنده فاضلیه ده البته کو چکداره که داعش کفتیا دست هزین پیشمرگی دانو که اچی وکی تورا میدیا رودام گهشتینا دف وانا و دیساجی مدویتن دو پسیارا لیب کین که یعنی موقف وانا یانجی او پشتیکاهاتیا انت یعنی مو نادم تو پشیوان نیت؟ من پشیمان بوم كم من پشیمان بوم بطال کردیم 5 هیوه ماما و 2 هیوه من سجن کردیه او داعش 20 رو داوم کردیه بس و خدا مزانت شورو نزانت شو قلتي ليش انت جو على صوتك والله صار هيجي رحت بۆ شێوە ڕۆشتم کێشە هەبوو کوردی تایە؟ ما اعرف فكرات نازانم کورد نازانم اكو بەڵام لە سووریا هەیە سجنوني انا بالسوريا من لە سووریا زیندانی جبل کرام حمام لە جەبل حەمام بالموصل كله عرب لە مووسڵ هەمووی عەرەبە والله اعلم خوا دەزانێ شنو الرسالة مالتك على پەیامی تۆ چییە؟ يعني الآخر على بۆ ئەوانی تر بۆ والله انا يقول خلي كله يبطل انا بطلت ئێمە واز من واز مێنا بەڕاستی من 20 ڕۆژ واز خلي مێناوە يبطل احسن له داوایان لێکە هەمویان واز بێنن ما قطع عقلي ابد يعني سبحان الله ئەوە عقل وەری ناگرێ بەڕاستی ئەوەی ئەوان دەیکەن زۆر خراپە يعني أنت هسه بالداخل تۆ ئێستا لێرەی رسالة لجماعة چیان پێ دەڵێ نامەیەک تێ پێمێک تێ بۆ هاوڕەکانت لە مووسڵ ما اعرف نازانم لأصدقائك اللي نامێک بۆ هاوڕەکانت من هاوڕێم نییە هاوڕێم نییە لەوێ بەخوا ما عندي اصدقاء داعش هیچ هاوڕێکم نییە داعش منیان خۆش ناوێ بله يعني اف بيجين اگر بسيار بكن كا اشكيش عالي بيجين اف جكدار داعش كيري كفتيا دستي ئەمڕۆ لە ئەنجامی ئۆپراسسیۆنی پاکردنەوەی گوندی فازلەیە کە گوندێکی استراتژیە بە نسبەت پێشمەرگە پاشەوەی پارپشت بە سەرچاوەزانیاریەکانی خۆمان ئاگادارکراینەوە کە چەکداری داعش لە ناو گوندەکەماوە لە ناو گوندی فازلیا دەستمان کرد بە پشکنینی گوندەکان توانیمان چەکداری داعش لە ناو ماڵوی هاوڵاتیان دەربینین او خلكي ويري يعني خلكي غير خەڵکی گوندی خورسباتە بله يعني في رنجيداك وغوري زانياري ما افسيم تشك دور داعش الفي بريت خلال فاد روجادا اتكفيتا دست هزين پیشمرگه هيدا